بڵین ئەو زانیاریانەی کە هەوڵاتی بۆ ئێمە عەرزەکات پێمان ئەڵێ بۆ نمونە کەسێک کە خانوویەک دائەنێت بۆ فرۆشتن طبعا لە پێش هەموو شتێکە ئێمە ئەو زانیاریانەی دەربارەی مڵکەکەی ئەو وەرئەگرین مەسەلەن بۆ نمونە ئەڵێ 150 مەترە دوو نهۆمە ئەکەوێتە با بڵین گەڕێکی بەختیاری سەرچنار شەیدان دوای ئەوە پێکاتەی خانۆکە ئایا لە چەند نهۆم پێکاتوە ئایا شێوەی پێکهاتنی با بڵین خانۆکە کۆنی و تازایی با بڵین تەسمیم و تەرزی تازەیە یاخود با بڵین لەسەر خەریتە کۆنەکەی جارانە طبعا لەسەر زەوئی ئەوە لەسەر ڕۆشنایی ئەوە شتێک لای ئێمە گەڵاڵە ئەبێ نرخێکی بۆ دانین من لەو واتی ئەگەم ئەگە کەسێکی ئاسایی معلوماتێک زانیاریەک بیدرێتێ بۆ ماوەیەکی زۆر کەم احتیمالە لەبیری بچێتەوە بەڵام ئێمە زیاتر تەرکیزەکەینە سەر زاکیرەی خۆمان ئەو زانیاریانە یا با بڵین ئەو ژمارانە یا با بڵین ئەو ناونیشان و گەڕک و کۆڵانەی کە بە ئێمە یەڵن ئێمە لە زاکیرەی خۆمانە ئەیەڵینەوە ڕۆژانە ئیشوکاری پێەکەین وەکو بیناش و پێکاتەی بینا عادەتەن ئێمە ئەچینە هەر خانوویەک یا با بڵین هەر زەویەک زەویەکان عادی ئێمە ئەزانین ئەگەر نزم بێ ئەگەر چاڵ بێ عادی هەموو کەسێک ئەزانێ ئەگە بە شوێنێکا بڕات بەرزی و نزمی زەوێکە ئاماژە بەوە دەکانی دیاری ئەکا کە ئەو ئەرزە ئایا چاڵە یاخود با بڵین تەختەوە ڕێکە زۆر جارە بۆ برادەران با بڵین کە چوونەتە سەر ناونیشانی زەویەکم داونەتێ دووکە زیاسێکە چوون بۆ سەردانی زەوەکە بەڵام نەیانتوانێ بیدۆزنەوە بڕوا بکەن پەیوەندیان کردو بە خۆم و هاتوون بە دوامە بۆ دوکان و لەگەڵیانە چوون حتا کردویانە با بڵین بە سۆحبەت و گاڵتەکردن وتیان ئێمە بە چوار چاو نەماندۆزیەوە خاڵە بەکرد بە بێت چاوتوانی ئەرزەکەمان پیشانە فیسبوکمە یا ئەتوانم ڤایبەر بەکاربێنم ئەتوانم مەزەرەن تانگۆ ڤایبەر فەیسبوک ئەتوانم گواستنەوەی وێنە لە خۆمە بۆ کەسانی تر لە کەسانی ترەوە بۆ خاڵە بەکرد عادی بەس تەنها ئەوەی کە هەیە ئێمە بینین وەکو بینینیمانە هەتا با بڵین مۆبایلەکانیشمان ناڵتەقە قساکە ئەتوانین ئەو نامانەی کە وڵاتیان بۆ ئێمە ئاڕاستەی ئێمەیەکە ئاسایی لە ڕێی مۆبایلەکە و گوێ لێ بگرین و بخوێنینەوە لی تێ بکەین داواکارم لە خاوەن پێداویستە تایبەتەکان و بە تایبەتی نابینایان هەر کەسە لە ئاستی خۆیەوە چونکی کارێ بگرێتە دەست نەبینە ئەرک نەبینە بارگرانی بۆ سەر کۆمەلگاکەمان بەڵکو و هەوڵی ئەوە بین دائیمە ئێمە زۆکو کەسانێک خزمەتکارێکی بچووکی کۆمەلگاکەمان بین و ڕێچکەی کارێ بگرینە بەر ناڵێن ئێمە لە 100 سەرکەوتۆ بین لە کارەکە بەس هەر نەبێ ژیانێکی سادە و ساکار بەرین بەڕێ و زۆر سپاس. بەکرالی ناسرا و بە خاڵە بەکرد کە هەم نابینایە و هەم خاوەن نووسنگەی خانوبەرەیە لە سلێمانیەوە لەگەڵ ئێمەدا دەبێت گفتوگۆی ئەزمموی ئەم کەسە دەکەین کە دەشێت بێت بە نمونەیەک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەو کەسانەشی کە وەکو دەڵێن خاوەن بینان خاڵە بەکرد سلااوت لێبێ و بەیانیت باش زۆر سپاس بووی لە بەیانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. بەیانی باشی بەڕێزت و بەیانی لە هەموو بینەران و بیسەرانی ڕادیۆی NRT باش بێت. خاڵە بەکرد ڕێک لە پشتی خۆتەوە پەیکەرێک بوونی هەیە کە تۆ تاکە کەسی لە سلێمانیدا نابینایت بەڵام پەیکەرێکی گەورەت بۆ دروستکراوە دەمەوێت سەرەتا لە قسەکردن لەسەر ئەم پەیکەرەوە دەست پێ بکەین تۆ چ دەڵێی چ سەرنجێک تێ لەسەر دروستکردنی پەیکەرێک بۆ کەسایەتێکی وەکو تۆ؟ طبعا ئەزمموی 21 ساڵەی خاڵە بەکرد و بەردەوامبوونی لە کارەکەیە وە سەرکەوتووی لە کارەکە بۆتە هۆکاری ئەوەی بێتە مای سەرسامکردن یا با بڵین سەرنج و تێبینی کەسانی ناوداری ئەم شارە وەکو بەڕێز کاکزایری بەڕێز کە ئێمە ناومە ناو پیاوە دڵسۆزەکەی شار کە دائیمە هەوڵی ڕازانەوەی شارەکەمان ئەدا لە بواری دروستکردنی پەیکار یاخود بڵین جوانکردنی شوێن و جێگا و ڕێگاکان جا لەبەر ئەوە بوو کاکزایر هەستا بە دروستکردنی پەیکەری خاڵە بەکری نابینا وەک کەسایەتیەکی خاوەن پێداویستی تایبەت کە ئەمڕۆ توانیوێتی لەسەر قاچی خۆی بوەستێ پێویستی بە دەوروبەر یا با بڵین نەبوو بێتە بارگرانی لەسەر کۆمەلگاکە یا خێزانەکە یا دەوروبەرەکەی بەڵکو هەوڵی ئەوەی دابێ بۆ جاری دووهەم تێکەڵ بە کۆڕ و کۆمەلگا بوو بێتەوە خۆی خاوەنی بڕیارەکانی خۆی بێت و مافە سەرەتایەکانی خۆی پاراست بێ لەبەر ئەوە طبعا وەکو ئەرزم کردی ئەم جۆرە با بڵین دروستکردنی ڕەمزانە یاخود با بڵین ئاماژە پێکردنی دروستکردنی پەیکەر دەبێتە هۆکاری ئەوەی وەک بەسەرکردنەوەیەک بۆ ئەو کەسە خاوەن پێداویستێ تایبەتەی وەکو خاڵە بەکرد کە بڵێ لە بواری کارەکە سەرکەوتوو بووە و لە هەمان کاتا بێتە سومبل بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتی تر و هاوڵاتیان کە سەرنج و تێبینیان لەسەر پەیکەرەکە هەبێت کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت توانی بێتی بەو شێوە ژیان بەڕێت بڵێ. خاڵە بەکرد بە دیاریکراوی چەند ساڵە لە بواری کڕین و فرۆشتنی خان و زەویدا کار دەکەیت؟
بۆ ماوەی 21 ساڵە بەردەوامم لە کڕین و فرۆشتنی خان و زەویدا لە ساڵی 2000ەوە هەتاکو ئەم لەحزەی لەگە بە ڕێستانەکەوت و وێژ دەکەین خاڵەبەکرد بەردەوام بۆ و سپاس بۆ خوا تا ئێستا هیچ گیر و گرفتێکی ئەوتۆ نەبۆتە هۆکاری ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان خاڵەبەکرد بیر لەوە بکاتەوە کارەکەی بەجێ بێڵێت دیاواز لە کارەکەی بێنێت یاخود نابینابوون بوو بێتە هۆکاری ئەوەی ڕۆژە لە ڕۆژان یەکێ لە هاوڵاتیان ئایا لایانی کڕیار یاخود فرۆشیان لەو دوو تەرەفە زەرەرۆمەند بوو بێت لە ڕێگای خاڵەبەکرەوە ئەتوانم ئەو ڕاپرسیە بەڕێستان لە نووسیگەکان بکەن کە خاڵەبەکرد تا چەند توانیوەتی بەسەرکەوتووی لە بواری کارەکەیدا کاری کردوێت خاڵەبەکرد بێگومان ئەزانین کاری نووسینگە و کاریکردن و فرۆشتنی خانوو بۆ کەسانێک کە چاویان ساغ بێ سەحمەتە تۆ کاتێک دەچیتە خانووێک کاتێک کەسێک پرسیاری ئەوە تێدەکا کە ئەم خانووی من کە دامناوە بۆ فرۆشتن بە چەندێ نرخەکەی مەزندە دەکرێت تۆ چۆن کۆنی و تازایی و باشی ئەم خانووە و خراپی ئەم خانووە جیا دەکەیتەوە ینی بەبێ ئەوەی بیبینیت بەڵێ ئێمەی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی نابینا تەرکیزی سەرەکیمان لەسەر زاکیرە و لەمسا طبعاً ئەو هەوڵاتی کێت سەرەتایەتە لای خاڵەبەکرد چەند زانیاریەک دەربارەی خانۆکە یاخود زەوەکەی کە عەرزەکات خاڵەبەکرد بە هەندی وەرەگرێت و لە زاکیرەی خۆیان با بڵێین ئەی هێڵێتەوە هەرچ کاتێ مەیدانیان چوومە سەر خانۆکە طبعاً چەند سەرنج و تێبینێکی تایبەتی خۆمان هەیە ئێمە سەرەتا کە داخڵی خانۆکە ئەبیت ئەگەر ئەو خانووە بۆ نمونە با بڵێین چاڵ بێ عادی دیارە داخڵبوونی مەدخەلەکە بۆ نمونە دەست درێژەکەم بۆ سەر پەنجەرەکان یاخود با بڵێن بۆ سەر دەرگاکان ئەگەر ئەم خانووە خۆی نوێ نەبێت و نۆژەن کرابێتەوە عادی دیارە سەر پەنجەرەکانی نزمە یاخود ئەستوری دیوارەکانی یاخود جیاکردنەوەی مەطبەخ و با بڵێن میوانەکەی ئێستا بۆ نمونە ئەو سیستەم و نیزامی کە ئێستا لە خانووان دروست دەکرێت مەطبەخ و میوان و هۆڵ عادی هەمووی کراوەیە بەڵام لە ڕابردوو تا با بڵێن 15 ساڵێ لەمە پێش عادی مەطبەخ و دائمە با بڵێن میوان با بڵێ ئستقبال جیاواز بووە دیوارێک حایتە لە بینی هەردوو لایەنەکراوە جیاکراوەوە یەکەم شت کە ئێمە تەرکیزی ئەکەینە سەر بۆ زانینی تەسمیم و خەریتەی خانۆکە ئەوەی وەکو عەرزم کردی هۆڵ و مەطبەخ و میوانی کراوە بێت یاخود با بڵێن دیوارێک حایتە کرابێت لە بینیا ئەنجا ئێمە داخڵی خانۆکە ئەبین خاڵەبەکرد دەست لەو گەچە ئەم ئەزانم تا چەند بەرزی نزمی ئەو گەچە ئەو وەستا بەڕێزەی کە گەچەکەی کردووە تا چەند بە ڕێکوپێکی و بەسەرکەوتووی با بڵێن گەچەکەی کردووە یاخود ڕۆشتن بە ژوورەکانە تەسەور کە ئەحساسی ئێمەی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی نابینا چونکە تەرکیزی تەواوەتیمان لەسەر لەمس و زاکیرەیە بە هەر شوێنەکە بڕۆین ئەزانین بەرزی و نزمیە شێوەی دانانی ئەو کاشی ئەگەر بڵێم نەبێتە مبالەغە ببوودا ئەگەر نەبێتە مبالەغە قاچ بەم لە ئەرزەکە ئەزانم ئەو کاشی ئەو وەستا بەڕێزە تا چەند بە جوانی بە ڕێکوپێکی دروستی کردووە طبعاً کۆی با بڵێن ئەمانەی کەوا با بڵێن ئەزمموی 21 ساڵی خاڵەبەکرد و بەردەوام بوونی و سەردانی خانۆکەی ڕۆژانە و اینجا لەگەڵ ئەوەش ئێمە ڕۆژانە متابعی سەیرەکانەکەین بۆ نمونە قەتعی ئەرز لە بەختیاریە بایی 10 دەفتەر زەوێکەیەتی تێچووی خانۆکە بایی 6 دەفتەرێ 5 بۆ 6 دەفتەرە لەو حاڵەتا ئێمە ئەتوانین ئەگەر تازە بێ ئەمە سەیرەکەیەتی ئەگەر کۆنیش بێ بە گوێرەی تەمەنی خانۆکە ئەتوانین نرخی بۆ دابنین بەڵێ خاڵەبەکرد باس لەواکەن کە خاڵەبەکرد لە چاو ساغەکان زیاتر شارەزای کوچە کۆڵانەکانی سلێمانیە لەسەرمە چیەڵێ تۆ چۆن توانیتە لە ماوەی ئەم ماوەی کارکردن تا شارەزای کوچە و کۆڵانی سلێمانی ببیت وەکو پێشتریش گوێمان لێ بوو ینی هەندێک جار دەوترێ ئێمە بە چوار چاوی ساغەوە نەمانتوانیوە زەویەک بدۆزینەوە بەڵام خاڵەبەکرد بۆی دۆزیوینەتەوە وا بەتاکید ئەزانی چۆنە بەڕێز ئێمە وەکو عەرزم کردی زیاتر تەرکیزمان لەسەر معلومات و زانیاری ئەو شوێنانەی کە ڕۆژانە سەردانی ئەەکەین ئێستا بۆ نمونە خاڵەبەکرێت بۆ سەردانی خانوێک لە گردی سەرچنان طبعاً شێوەی ڕۆشنەکان دیاریکردنی تاسەکان بەرزی و نزمی شەقامەکان با بڵێن پێچکردنەوەی فەرعەکان اینجا دەست نیشانکردنی با بڵێن ئەو فەرعە بۆ نمونە کە عەرزی خانوێکەکرێ ئەڵێ سێهەم خانوو لە فەرعی چوارەمی دوای مزگەوتی حاجی ئەحمەد مەسەلەن بۆ نمونە کە ئەچمە مۆقعەکە دەست نیشانی یەکەم کۆڵان دووهەم سێم چوارەم ئەەکەم و تاغڵ ئەبم طبعاً ئەزمموی 21 ساڵی خاڵەبەکرد و اینجا لەگەڵ ئەوەشە ئەتوانم ئەو ڕاپرسیا بۆ بەڕێستان لە نووسیگەکان بکەن چونکە ئەگەر زۆر بڵێم تەسەورەکەم بێتە مبالەغە واقعەکە پرسیارکردن لە نووسنگەکان و لەو هاوڵاتیانەی کە بەدایمی وا بڵێن سەردانی خاڵەبەکریان کردووە بۆ هەر پێویستیەک بێ بۆ کڕین بێ بۆ بەکرێدان بێ بۆ
مەسەلەن بۆ دروستکردنی خەریتە و تەسمیمی خانۆکە بوو بێت بەڵێ قاڵە بەکر هەندێک جار ینی دیواری خانوەکان تەڕەشواکە ڕتوبەی هەیە هەندێک جار درزی تێدایە یاخود سەربانەکەی بە هەمان شێوە ئەم گرفتەی هەیە تۆ چۆن ئەتوانی ئەمە بناسیتەوە ینی لە کاتێکا سەقف تەڕەشواکات سەقف کە ڕووی کردبێت ئەم بابەتانە تۆ چۆن ئەتوانی بیناسیتەوە؟ عەرزی جەنابتم کرد ئێمە ئەوەی کە دەستمان بیگاتێ بە تەریقەی لەمس هەر گەچێک مەسەلەن ئەگەر ڕتوبە بکە عادی ئەو گەچە با بڵێن هەڵ ئاوسێ بەری ئەیە بڵق دروست ئەکا یاخود درست هەر یەکە لە ئێمە ئەگەر مەسەلە نابیناش نەبێ عادی دەست بخاتە سەرگەچێ دەستی پیابێنێ هەست ئەکا کە ئەو درزە لەو خانووا هەیە طبعاً چاوی مشتریش ئێمە هەمومان نەزانین بڕوا بکە چاوی مشتری زۆر لە چاوی خاڵە بەکر و لە فرۆشیارەکەش تیشترە بۆ ئەو ئەکڕێت مقابلی ئەوە مەبلەغی پارە با بڵین ئەدا بەو خانوە ئەو بە تەرکیزی خۆی ماڵ و مناڵی ئەمانە سەیری ئەکا سەیری مشتەمەلاتێکا سەیری مەطبەخی کاسەری میوانێکە دوای ئەوە کە ئەکەوینەوە توێشکردن و ئەو سەرنج و تێبینیانەی کڕیارکە کە خاڵە بەکر وەریەک لێ بۆ جاری دووەم مەسەلە کە سەردانی ئەو خانوە ئەەکەم محاولە ئەەکەم بە هەر وەسیلەیە بێت نییە بزانم لە ڕاستی و دروستی زانیارەکانی کڕیارەکە تاکید بمەوە. قاڵە بەکەر خۆ خاوەن نووسینگا تەنها یەک خانوو لەلا نییە چەندین خانوو زەوی جیاوازی لەلایە تۆ چۆن ئەتوانی هەموویت لە یاد بمێنێتەوە لە کاتێکا کە ئێمە ڕەنگە بە چاوەکانمان ببینین لە دوای چەند ڕۆژێکی کەم هەم خانوو هەم شێوازی خانوو هەم مواصفاتەکانی خانووکە با بڵین لە یادمان بچێت تۆ چۆن توانیتە هەمووی لە یادەوەری خۆتا خەزن بکەیت؟ بەڵێ ئەزانی چۆن خاڵە بەکر بە حکمی ئەوەی کە با بڵێن ئەوەیە کە جەنابتان نەزان نابینایە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری ژمارەی تەلەفۆنی مقاولەکان ئەوانەی کە با بڵێن بەردەوامی هاتوچۆی خاڵە بەکر ئەەکەن ئەو کەسانی کەوا بڵێ بەریەکەوتنیانەیە ڕۆژانە لەگە خاڵە بەکرا تەسەور کە ژمارەی تەلەفۆنەکانیان عەلەل ئەکسەر لە زاکیرەی خاڵە بەکرای وەکو لەبەرکردن وەکو کۆڵان و کوچە و گەڕەکەکانیش وەکو عەرزم کردی خاڵە بەکر نووسینی نییە لە دوکان یعنی با بڵێن لە ئۆفیس هیچ شتێکی ئەوتۆم نییە کە وەکو نووسی لەبەرەوەی خۆم نابینم ئەو کەسەشی ئەو کارمەندەشی کە لای من نیشەکە تەسەورکە مەجموعەیەشتی با بڵێن مەسەلەی پارەمانەوەی پارە یاخود قەرزێک یا ئیشارەتدانێک بە مەبلەغی پارە لە دەفتەرە ئەنووسرێ ئەگینا ئەیتر ماباقی ئەو خانوانەی یا ئەو زەویانەی یا ئەو خانۆ بەکرێدەرانەی کە هەوڵاتیانیەت و عەرزێکا بۆ خاڵە بەکرد تەسەورکە هەر هەمووی با بڵێن شەفەیی لە زاکیرەی خاڵە بەکرا ماوەتەوە ئیتر نازانم واقعەکەش چۆن بۆ جەنابەت ئەبێ ئێمە مەیدانیان لەگەڵ بەڕێستا یاخود لەگەڵ چەندین کەناڵ و تەلەڤیزیۆنی تریش چاوپێکوتیان لەگە خاڵە بەکرا کردبوو و مەیدانین دەچوینەتە سەر خانۆکان ینی ئەمری واقع کە خاڵە بەکرد کۆڵان بە کۆڵان جادە بە جادە شەقام بە شەقام بردوونیێتە سەر خانۆکە و داغڵی خانۆکە بووین ئەو زانیاریانەی کە ئەوان ویستانە خاڵە بەکرد توانیوێتی دەلیل و بەڵگەی زانیارەکانیان پێ بدات. بەڵێ نووسینگەکەی جەنابتان لە بەختیاریە ئەمە بزانم بەگشتی لە ئێستاە بازار چۆنە نرخی کڕین و فرۆشتن بە تایبەتی لە بەختیاری و لە سنووری سلێمانی بەگشتی ئەو کەڕەکانی کە دێنە لای تۆ بۆ ساغکردنەوەی خان و زەویەکانیان چۆنە لە ئێستادا بازاری نووسینگە و کڕین و فرۆشتنی خان و گەرمە؟ وەکو بازاڕی کڕین و فرۆشتنی خان و نووسینگە با بڵێن وەکو 6 مانگێک لەمە و پێش نییە تۆزە سستی بە بازارەوەیە بەڵام نرخەکان تەبان لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکێکی کە ئەگۆڕێت ئێستا بۆ نمونە گەڕێکی بەختیاری ئەگەر زەوێکی 150 مەتری ڕووی ڕۆژهڵات یاخود قیبلە بێ تەنها زەوێکەی بای دەفتەرە ئەگەر خانوو بێت و دووقات بێت و مواسەفات دروستکرابێ ئەو مواسەفاتانەی کە ئێستا با بڵێن سەقف مەغریبی بێ و چمسنبۆر بێ و شۆفاش بێ واچێ ئەسرۆپۆلیا ئەم کاشێ وەرزە بێت بە تاکید نرخەکەی لە حەڤە دەفتەر بۆ حەڤە دەفتەرونی و حەسەبە ڕووەکانیش ئەگۆڕێت مەسەلا ڕووی ڕۆژهڵات قیبلە کەرکک ئەزمەر ئەمانە نرخەکانیان تۆزێک فەرقەکە گردی سەرچنار یا سەروەری یا با بڵێن بۆ نمونە گەڕێکی بادینان و باخات تەبان هەر گەڕەکە نرخێک و تایبەتمەندێکی خۆی هەیە نزیکی لە بازارەوە یاخود با بڵێن گەڕێکێکی ڕاقی و فاخرە پانی کۆڵانەکانی یا با بڵێن شێوە و تەسمیمی خانۆکانی کە تازەیە تەمان سەرەکان لە کەمەوە ئەگۆڕێ بۆ زۆر یاخود ئەو گەڕەکانی با بڵێن کە لە ناوشارەوە نزیکن گەڕەکەکان کە با بڵێن بە ناوبانگ و شوهرەتی وەکو جێگا و ڕێگا لە بازار و لە خزمەت گوزارەکانە وەکو توی مەلیک وەکو با بڵێن ئاشتی عەلیناجی ئەمانە سارێکی تایبەتی خۆیانەیە تەبان ئەو گەڕەکانە لە هەموو گەڕەکان با بڵێن نرخەکانیان گرانترە. بەڵێ
خاڵە بەکرد لە ئێستا بەتابەتی کاری نووسینگە و کڕین و فرۆشتنی خان و زەوی پێویستی بە بەکارهێنانی مۆبایلە، پێویستی بە تەلەفۆنکردنە، هەندێک جار پێویستی بە سۆشیال میدیایە، پێویستی بەوەی ڤایبەر بەکاربێنی، واتسەپ بەکاربێنی، مەسنجەر بەکاربێنی. تۆ چۆن ئەم کاراناکە ینی قورسی و سەختیت بۆ دروست نەبوو لە بەکارهێنانی سۆشیال میدیا و ئامێرەکانی پەیوەندیکردن بۆ مامەڵەتکردن و گفتوگۆکردن لەگەڵ کڕیارەکاندا، کڕیار و فرۆشیار بەگشتی با بڵێ. بەڵێ وەکو ئامێری پەیوەندی ئێمە مۆبایلەکانمان ناتقا با بڵێن قسە ئەکات ئەو ژمارەی کە لێ ئەین تەمان ژمارەکە پێماناڵێ مەسەلەن بۆ نمونە ئەڵێ ژمارە 1 7 5 6 اینجا دوایە ئۆکەی یا کانسڵەکەی عادی کە پەنجەی پیانەی پێ دەڵێ ئەو زانیاریانەی کە لە مۆبایلایە هەمووی بەدەنگ پێماناڵێ بەڵام وەکو ئەوەی کەوا بڵێن بوو بێتە گیر و گرفت نەخێر من خۆم فەیسبوک بەکارێنم ڤایبەرم هەیە وەتسئاپم هەیە حتا کۆمنت و لایکی فەیسبوکەکانیش عادی لەبەرەوەی بەدەنگ بۆمان ئەخوێنێتەوە خۆم ئەنووسم یعنی با بڵێن کۆمنتی ئەگەر بۆ بەڕێزێ بنووسم عادی لەبەرەوەی چۆن وەکو ژمارەکان ئێمە ژمارەکانی موبایلەکە بەکارێنین ئەو کاتە پیتەکانی موبایلەکانیش بەکارێنین ئەتوانین چیمان بێ و چیمان مەبەست بێ عادی ئەینووسی بەڵام وەکو ئەوەی کە بڵێن ڕێکلامی با بڵێن تەلەڤیزۆنی یاخۆ بە ئەم پەیچ و ئەمانە خاڵەبەکە فترێکی زەمەنیش پەیچێکی هەبوو چکە هاوکارێکمە بوو یاری دەدەرێک کە ڕۆژانە ئەمنار بۆ تەسویرکردنی خانۆکان یا بۆ بڵێن بۆ زەوەکان و تامان ئەبەزان لە پەیچەکان بەڵام بە حەقەت ئەوە تۆزێ بارگرانی دروست کرده بوو بۆ کارمەندەکەش لای من نەما لەبەرەوە ئێستا وەکو پەیچ و وەکو بڵاو کراوە لە کەناڵ و سۆشیالەکان نەخێر بەڵام وەکو موبایل و ڕاگەیاندن و زانیاری و ژمارەی تەلەفۆن و ئەو وێنەی خانوانەی کە خەڵک پێویستی بێ بۆ نمونە کەسێک پێویستی بە وێنەی شغڵی خانوویەکە ئەتوانم کە ئەچم لەگەڵ برادێکا بەردەمی خانەکە ئەتوان تەسویرێکی وەکەم یاخود فرۆشیارەکە خۆی تەسویرێکم بۆ ئەکا لە ناوە عەرزیەکە بۆ منیش ئەتوانم لە ڕێی وەتساب یا ڤایبەرەوە بۆی ڕەوانە سپاس بۆ خاڵە بەکر زۆر سپاس بۆ تۆ بۆی بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشدار بوو و ئینشەڵڵا نمونەت زۆر بێ خاڵە بەکر و نابینایانی هاوشێوەی تۆ ئەو گرفتە نەبێتە هۆی ئەوەی کە ببێت بەڕێگرێک لە ژیانیاندا سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ بەڕێستان ئیلان بوون ماندوو بوون حەزێتان کێشا هەر سەرکەوتوو بن و تەمەند درێژ بن ئینشەڵڵا زۆر سپاس. سپاس بۆ تۆ خاڵە بەکر. خۆشەویستان یەکەم تۆری بەیان باشکوردستان بە میوانداری خاڵە بەکر پێشکەش کرا. پام لێرانمان ئاوا